ئایا خواردن و خواردنەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلە؟ سڵای خی گەورەتان لێبێ خۆشەویستان، زۆر جار پرسیاری ئەومان لێ ئەکرێت کە ئەوترێت دکتۆر ئێمە هەچەندە ڕێنمایەکان جێبەجێ ئەەکەین لە ڕووی خواردن و خواردنەوە، بەڵام بەردی گورچیلە هەر دروست ئەەکەینەوە. ئەمە هۆکاری چییە؟ ئەمە تەبعاً هۆکارەکە گەڕێتەوە بۆ ئەوەی بەشێکی بەردەکان هۆکاری ڕاستە و خۆی خواردن و خواردنەوە هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلەوە، بەشێکیان لەوانەیە وەکو پێویست عیلاقی زۆر بە خواردن و خواردنەوە نەبێت. بەڵام ئەکرێ ئەم پرسیارە ڕاست بکەینەوە، چۆن چارەخواز تا چارەخواز فەرق ئەکا. چارەخوازی وا هەیە ئەگەر بێت و ڕێنمایەکان جێبەجێ بکە 100% ئەبێتە هۆی ئەوەی کەوا لە داهاتوودا بەردروست نەکاتەوە. چارەخوازی وا هەیە بە ڕێژەی 150 چارەخوازی واشەیە هەرچەندە ڕێنمایەکانیش جێبەجێ ئەکا، بەڵام هەر بەردەکە دروست ئەکاتەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی ئەکرێ بڵین خواردن و خواردنەوە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلە بەوەی کەوا بە ڕێژەیەکی زیاتر دروست بێتەوە و لە ماوەیەکی کورتتردا دروست بێتەوە. لەم خواردن و خواردنەوەانە ئەوەی کە زۆر مهمە خوێی چێشت کە ئەبێ کەم بێ لە خواردندا لە بەرۆیبوونی ڕێژەیەکی زۆری خوێی چێشت ئەبێتە زۆر ئیفرازکردنی کالیسیۆم لە ناو ڕێڕەوی میز، بەمەش ئەبێتە هۆی دروستبوونی بەردی کالیسیۆم ئۆکزالێت و کەمکردنەوەی پرۆتین لە بەرەوەی هەم هۆکارێکە بۆ دروستبوونی بەردی یوریک ئەسید و هەم یارمەتی ئەدا بۆ دروستبوونی بەردی کالیسیۆم ئۆکزالێت. و ئەو خواردنەوانەیەکەوە ڕێژێکی زۆر ئۆکزالێت یاخود کالیسیۆم دەرئەدات ئەبێ ئەوانە شکەم بکرێتەوە بە تایبەتی مەشروباتی غازی و خواردنەوەی ئاوێکی زۆر بە ڕێژەیەکەوە سەروی دەگڵاس بێت لە ڕۆژانەدا و وەرزشێکی ڕێکوپێک و بەردەوامی ڕۆژانە بە زۆرێک لە نیو کاتژمێر کەمتر نەبێت. ئێستا ئێمە چارەخوازێکی بەڕێز کە نیشتەرگەری دەرهێنانی بەردی گورچیلە بۆ دەکەین. طبعاً ئەمە یەکەم جارە بەردی گورچیلە دروست ئەکا، بۆی ئەو چارەخوازانێک کە لەو تەمەنەدا یەکەم جار بن بەردی گورچیلە دروست بکەن، ئێمە ئەگەر بێت و بە نازوور بۆی سەحب بکەین و تەواو خاوێنی بکەینەوە و ڕێنمایی پێ بدەین، ئینشاڵە لە داهاتوودا بە ڕێژەیەکی کاریگەر بە وەرگرتنی ڕێنمایی ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا بەردەکە دروست نەبێتەوە. بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک زۆر سوپاس بۆ تیمی نیشتەرگەری میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی